نزیکی ئاستی کۆمەڵایەتی، زانستی، ئابووری، کولتوری هەردوو هاوسەر، چونکە ئەمانە کاریگەری ڕاستەوخۆیان هەیە لەسەر تەبابوون و گونجان. زۆر ضرورە ئینسان دەکرێت ئەمانە لە یەکیش نزیک نەبن و هاوسەرگیریش سەرکەوتوو بێ، بەڵام ئەمە تاکن. قاعیدەش بە شاس هەڵ ناوەشێتەوە، بەڵام بە شێوازە گشتەکەی دەڵێم. حتا بۆت بکرێت لە ڕووی تەمەنەوە لە یەک نزیک بن باشە. لە ڕووی زانستەوە کەسێک شەهادەی باڵای هەیە، کەسێک شەهادەیەکی سەرەتایی هەیە، دوو ئاستی زانستی لە یەک جیاوازن. لە زانستیەکەیە لە بڕوان ئامەدا لە یەک نزیک بن باشە. لە بواری ئابووریدا کەسێک کچێک لە ماڵی باوکیدا لە ژیانی خۆیدا دەستی بە گیرفانی خاڵیدا نەکردووە، دەستی بە ناو دزدان و جانتای خاڵیدا نەکردو، هەر ئاوای کردو دۆلاری دەرێناوە. کوڕێکیش لە هەموو تەمەنیا باوکیش و باپیریشی فەقیرە دۆلاری نەدیوە، هەر 1000 دیناری و 5,000 و 10,000 25 کەمتی دیوە. بەخوا ئەم دوانە ناڵم ئیدارە ناکەن بە یەکەوە، بەڵام زەحمەتە با باری ئابووری لە یەکەوە نزیک بێ. بواری کللتوری، ڕەوشت و ئەخلاقی ئەم خێزانە، داخراوی و کرانەوەیان لەگەڵ خێزانی چکەدا کەدا بوو نەروتێکی تریان هەیە. بۆیە وا چاکە تەنانەت هاوسەرت هی شارەکەی خۆت بێ بەخوا باشترە، هی گەڕەکەکەت بێ، لە ماڵی خەزورن نزیک بێ، زۆر ئیسراحەتتری لەوەی لە ژینگەیەکەوە هات بێ، لە وڵاتێکی ترەوە هات بێ، لە شارێکی ترەوە هات بێ، لە کللتورێکی ترەوە هات بێ. بۆیە هەتا لە یەک نزیک بن کاریگەری ڕاستەوخۆیان هەیە لەسەر تەبابوون و گونجانی ئەو کوڕکچەی کە دەبنە هاوسەری ژیانی یەکتر. سێم بایەخدان بە یەکتری. ئەگەر دەتەوێت ژیانی هاوسەریت بەختەوەر بێ، زۆر گرنگی بە یەکتر بدەن. بایەخدان بە یەکتری بەنسبەت ژن و مێردەوە جیاوازی هەیە. زانایانی دەروونناس دەڵێن لای ژن پلەبەندی بەم شێوەیە. ژن یەکەم جا چی دەوێت؟ خۆشەویستی دەوێت لە مێردەکەی. خۆشەویستی، تێگەیشتن، بایەخپێدان، ڕێز، پێزانین، قبوڵکردن متمانە. ئەمە ڕیزبەندێکەیە. بۆ نمونە ژنێک پیاوەکەی چەندە ڕێزی لێ بگرێ، چەندە بە حرمەتەوە سەیریکە، ئەگەر ژنەکە هەز نەکا پیاوەکەی خۆشی دەوێت ئەو ڕێزەی ناوێ. لەوەچی ئەم ژنە لەلای ئەم پیاوە لەلای مێردەکەی لە ماڵی باوکی زۆر زیاتر ڕێزی لێ بژیرێ، بەڵام کاتێک کە لە دڵەوە هەز ناکا مێردەکەی خۆشی دەوێت بەم ڕێزە مرتاح نییە. یەکەم جار ژن لە پیاوەکەی خۆشەویستی دەوێت، ئەوێ بە زمان پێی بڵێ بە کردار نیشانیدا کە تۆ چەند لای من خۆشەویستی. ئەمجا پاشان تێی بگا. زۆر جارژن کە داوای شتێک دەکا مەبەستیەوە نیە بۆی بکڕی، دەوێت تێی بگا، بزانە بەلامەوە گرنگی تێم دەگەی گوێم لێ دەگری. ئەمجا بایەخپێدان، ئەمجا ڕێزگرتن، پاشان پێزانین. پێی بزانێت کە ئەم ژنە چەند ماندوو بۆ لەبەر خاتری ئەو خواردنی ئامادە کردو، ماڵی خاوێن کردوێتەوە، منداڵی بەخێو کردووە، بۆ خەسوو و خەزوری باوکو دایکی کوڕەکە باش بۆ حرمەتی خوشک و برای گرتووە. ئەمجا قبوڵی بەکە خۆی چۆنە، ئەوهای پێخۆشە. ژن داوای ئەوە لە پیاوەکەی دەکات. ئەمە لە قۆناغی شەشەمە. قبوڵت بێ کە من خۆم چۆنم بەو شێوەیە بم، تەمسیلت بۆ نەکەم. پاشان متمانەی پێ بکات، دڵی لێ پیس نەبێ، بچنێ بە هەلایەکە، متمانەی تەواوی پێ بێ کە ژنەکەی چەند پاک و خاوێن و بێخیانەتە. بەڵام ئەگەر ژنێک هەستی کرد پیاوەکەی زۆر ڕێزی لێ دەگرێ، زۆر احترامی دەگرێ، زۆر قبوڵیەتی وەکو خۆی، ڕوخساری قبوڵە، جەستەی قبوڵە، هەموو لەشی قبوڵە، متمانەی پێیەتی بۆ هەر شوێنێک بڕوە، تەلەفۆنێکی ژنەکە متمانەی پێیەتی پیاوەکەی، دەزانێ ئەمانەی گرفتی نییە. بەڵام ئەگەر لە دڵەوە هەستی کرد پیاوەکەی خۆشی ناوێ، ناتوانێت لەگەڵ ئەو پیاوەدا ژیان بەسەر بەرێت. کەواتە خۆشەویستی بۆ ژن لە پێش هەموو خاڵەکانەوە، خاڵەکانی تریش گرنگن.